بە ملیۆنان هاوڵاتی سڤیلی سووری لە هەرێمەکانی شەڕدا چاوەڕوانی هاوکارین. سەرباری هێرشەکان لە دژی گروپی هاوکاری ئەمڕۆ چەندین ئۆتۆمبیلی بار هەڵگر کە هاوکاریان بار کردبوو بەرەو هەرێمەکانی سووریا بەڕێکەوتن. لە دوای 48 کاتژمێریش لە کۆتایی هاتنی ئاگربەست چەندین هاوڵاتی سڤیل و کارمەندی تەندروستی بوونەتە ئامانجی هێرشەکان و گیانیان لەدەستداوە. ڕۆژی دووشەمەی ڕابردوو هەژدە بار هەڵگر کە هاوکاریان بۆ هاوڵاتیانی سڤیلی سووریا بار کردبوو لە نزیک شاری حەلەب بوونەتە ئامانجی هێرشەکان. جگە لە 20 شۆفێر و خەباتکارانی خاچی سووری نێودەوڵەتی چەندین هاوڵاتیش گیانیان لەدەستدا و بریندار بوون. سەرباری ئەوەی ڕێخستنەکانی نەتەوە یەکگرتوەکان هەوڵ دەدەن بۆ ئەوەی هاوکاری بگەێنە هاوڵاتیان، بەڵام لە هەرێمەکە شەڕ و پێکادانەکان بەردەوامی هەیە. سەرباری ئەوەش ماوەی 2 ڕۆژە بەدەیان کامیۆن پڕ لە هاوکاری لەسەر سنووری تورکیا و سووریا ڕاوەستاون و ئەمڕۆ جارێکی تر بەرەو سووریا بەڕێکەوتن. لە دوای هێرشەکانی بۆ سەرکاروانی هاوکاریەکان رووسیا و ئەمریکا یەکتری تۆمەتبار دەکەن. دوایین جاریش رووسیا چەندین دیمەنی هێرشەکانی بڵاو کردەوە. دیمەنەکان نیشانی دەدەن کە هێرشەکان لە نزیک شوێنێک بووە کە یەکینەیەکی سوپای ئازاد سووریا لە ناو جموجۆڵدا بوون. زۆرینەی هەرێمەکانی سووریا لە دوای کۆتایی هاتنی ئاگربەستەکە شەڕ و پێکادان بە دژواری دەستیان پێکردووە. بەهۆی بردومانەکانەوە لە نزیک حومس و شارۆچکەیەک بە ناوی تالبساح چەندین هاوڵاتی سڤیل کوژرا و بریندار بوون. هەروەها لە نێوان حەلەب و حەماش شەڕ و پێکادانەکان بە دژواری بەردەوامی هەیە و فڕۆکە جەنجەکانی ڕژەمی سووریش بنکە تەندروستیە گەورەکانیش دەکەنە ئامانج و بردومانی دەکەن. لەو هێرشانەدا 4 کارمەندی تەندروستی نێونەتەوەیی گیانیان لەدەستداوە و لە ئێستاشدا کە زیاتر لە 6 ملیۆن هاوڵاتی لە شەرت و مەرجێکی زەحمەتدا هێشتا لە مەیدانەکانی نێونەتەوەییدا هێزە جیهانیەکان نەگەیشتونەتە هیچ چارەسەریەک دەربارەی بارودۆخی سووریا. ڕاژگەیاندراوە لەو هەرێمانەی سووریا ڕۆژانە بەدەیان منداڵ و کەسانی نەخۆش بەهۆی نەبوونی پێداویستی پزیشکیەوە گیان لەدەست دەدەن.